ئایا خامنەیی بە هەڵوەشاندنەوەی سوپای پاساران پیاڵە ژەهرەکە دەخواتەوە؟ ئێرانیەکان بەنهێنی و ئاشکرا خەریکی تەنازولن بۆ ترەمپ و تیمەکەی، کوڕی ڕابەریش بەنهێنی لە ژێرەوە سەرقاڵی دانوسانە. ئەوەی لە میدیاکاندا دەبینرێت دانوسانی ئەو دوو وەفتە ئێرانی و ئەمریکیان کە دەگوترێت لە عومان و بەناڕاستە و خۆ هەرگەکە لە ژوورێکی هۆتێلەکە سەرقاڵی دانوسان و لێک نزیک بوونەوەن. بەڵام ئەوەی لە میدیاکان شاردراوەتەوە و نازاندرێت دانوسانی نهێنی و وەفتی دووەمە کە تەواوی دەسەڵاتەکان بەدەست ئەم گروپەوەن. زانیاریەکان دەڵێن موجتەبای کوڕە گەورەی ڕابەری ئێران بە نهێنی لەگەڵ وەفتی ئەمریکی و نێردەی تایبەتی دۆناڵد ترامپ دادەنیشێت و کۆ دەبێتەوە. زانیاریەکان باس لەوە دەکەن کە نوێنەری ئەمریکا بۆ دانوسان لەگەڵ ئێران بە موجتەبا خامنەیی کوڕە گەورەکەی ڕابەریان گوتووە هەم بابەتی کۆتایی هێنان بە پرسی دەستڕاگەیشتنی ئێران بە بۆمبی ئەتۆمی و هەم هەڵوەشاندنەوەی سوپای پاساران لە ناوخۆ و دەرەوەی ئێران مەرجی سەرەکی سەرگرتنی دانوسان و ڕێککەوتنەکانە. هەر بۆیە هەفتەی پێشوو موجتەبا دەشێتەوە تاران و کۆبوونەوەیەک بە حکوومەتەکەی مەسعود پزیشکیان دەکات و بەڕاشکاوی دەڵێت مەرجی ئەمریکیەکان هەڵوەشاندنەوە و نەهێشتنی تەواوەتی هەردوو سوپای پاسدارانە، هەم پاسدارانی ئێران و هەمە پاسدارانەی کە چەندین ساڵە لە ناوچەکەدا مەترسین بۆ سەر بەرژەوەندیەکانی ڕۆژاوە. پاسدارانی دووەمیش لە دیدی ئەمریکیەکان زۆر مەترسیدارترە لە پاسدارانەکەی نێو ئێران، چونکە هەر ئەو بوو کە بە خەرجکردنی ملیاران دۆلار لە ڕێگەی سوپاکەی ئەسەد و میلیشیاکان لە یەمەن و عێراق و فەلەستین و لوبنان تیرۆری لە ناوچەکەدا بە زیندویی هێشتبووە. هەر بۆیە ئەمریکیەکان پێش واژۆکردنی ڕێککەوتنەکە دەیانەوێت بە تەواوەتی پەڕووباڵی ئێران و سوپا و دەست و پەیوەندیەکانی بکەن و هەژمونی لە ناوچەکەدا بشکێنن. ئێرانیەکانیش تەواو ترساون و نایانەوێت هەروە ئاسان ئەم هەلەمێژوویە لە دەست بدەن، بەڵکو دەیانەوێت بە هەر نرخێک بووە گوشار و ئابلۆقەی 40 ساڵی ڕابردوو بشکێنن. بەڵام بەرەی دووەم لە نێو ڕژێمدا کە بە دژبەرانی ڕێککەوتن و لێک نزیک بوونەوەی ئێران و ئەمریکا ناسراون پێیان وایە ئەو داواکاریە بە تایبەتی هەڵوەشاندنەوەی سوپای پاسداران واتە بۆ هەتا شکانی شکۆی ئێران لە بەرچاوی نەیارەکانیدا. لەلایەکی دیکەوە ڕێک نەکەوتن واتە شکانی زیاتری بەهای تمەن بۆ سێ هێندەی ئێستا ئەگەری لێدان لە بەرژەوەندی هەستیارەکان، خاپورکردنی پیشەسازی جەنگی، ئەگەری کوشتن و بە ئامانجگرتنی سەرۆک و سەرکردەکانی وڵاتەکەیە. هەر بۆیە نەک تەنها وەفتەکە بەڵکو هەموو ئێران لەسەر پێوەستاون بۆ ڕێککەوتن و دەست بە دوعان ترەمپ و تیمەکەی پەشیمان نەبنەوە، چونکە لەوانەیە تەنها بڵاوکردنەوەی هەواڵی ڕێک نەکەوتن جگە لە هەڕەشە سەربازیەکان بەڵکو بەهای تمەن سێ هێندەی ئێستا نرخەکەی لەدەست بدات و هێندەی تریش گوشارە نێوخۆیەکان زیاتر ببن. لەلایەکی دیکەوە ئێرانیەکان لەوە دڵنیان کە ڕووسەکان پشتیان تێکردوون و دەزانن لە هەر کات و ساتێکدا دەشێت ڕووسەکان ئێران وەکو کاڵایەکی مامەڵە بخەنە سەرمێزی گفتوگۆ لەگەڵ ئەمریکیەکان. هەر بۆیە خۆیان بەخۆ کەوتون و نایانەوێت دوایین چانس لەدەست بدەن. شارەزایانی سیاسیش دەڵێن ئەگەر خومێنی با ڕێککەوتنی کاتی خۆی لەگەڵ سەدام پیاڵە ژەهرەکەی نۆشی بێت ئەوە خامنەیش خودکوژیەک قەرزارە و هیچ بژاردەیەکی تریشی لەبەردەستە نییە.